سۆران وەک زۆربەی ناوچەکانی دیکەی هەرێم شەپۆلەکی بەفربارین گرتیەوە. بەفر کلوکر و دەبارێ و دەشت و دۆڵ و چیا و شارەکان سپیان پۆشیوە. ڕێگاکان بەردەوام پاک دەکرێنەوە، بەڵام هێشتا بەهۆی زۆری بەفرەکە و بەردەوامی بەفربارینەوە مەترسیان لەسرە بۆ هاتوچۆی شۆفێران. بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران و تیمەکانی ڕێگاوبان ڕێنمایی بە هاوڵاتیان دەدەن لەم ڕۆژانە گەشت نەکەن. ڕێنمایش لۆ شوفێرانەوەیە، ئەو شوفێرانی کە بەو ڕێگایەدا ئاڕۆن بە تایبەت کە تیمێ مابینن لە ڕێگاوبان یارمەتیمان بتەن بتوانێت ڕێگای بە جوانی قایم بکەینەوە. بەڵام شوفێر هەیە ئەستەنگ دروست دەکات. وەکو ڕێگاوبانیش تیمەکانمان زۆر ڕێک و پێک و مامەزبوطی شەکانی خۆیەکات. بە خودایی ئەگەر ئەو دەستگالۆن خاوین کە تۆ زۆر مەمنونیتی کە ڕێگان هێتە شەوێکی کەلو نەکرایتەوە ئەو دووشەوە ڕێگان لێ گیرایە. بارینی بەفر بەم ڕێژە زۆرە دڵی هاوڵاتیان و جۆتیارانی بەگشتی خۆش کردووە، بە تایبەتی کە ساڵی ڕابردوو وشکە ساڵی بوو باران و بەفری تیادا کەم بوو. ئەمە شوا دەکاتن بارینی ئەم بەفرە زۆرە سەرچاوەی کانیاوەکان بژێنەوە. هاوڵاتیان هەر یەکە و بە جۆرێک خۆشی دەردەبڕن و وێنەی یادگاری دەگرن. سوپاسگوزاری خوای گەورەن کە هەمیشە لە ڕەحمی خۆی بێبەشیان ناکات دوای وشکە ساڵی باران و بەفری بەسەردا باراندن. زۆر پێخۆشحاڵم لەبەر ئەوەی یعنی یەک دو ساڵ پێش ئێستا بەفربارین کەم بوو، بەس ئێستا زۆرە خەڵکەکە هەر هەمووی دڵخۆشە. بەڕاستی شەوێت کە لە فەیسبوک کە تەماشام کرد کم کەس نووست لەبەر ئەو بەفربارینەی زۆربەی خەڵکەکە یعنی دڵی پێخۆشە. زۆر دڵمان خۆشە بۆ بەفربارینە ساری پار ساری شکە ساری بوو ئەم سارە الحەمدوللا بەفرێکی زۆر باش کەتووە لە هەموو لایەکە. لە ئیدارەی سۆران 8 سانتیم بەفرباریوە و لە حاجی ئۆمەران 90 سانتیم و لە برادۆست و مێرگەسوور 70 سانتیم بەفرباریوە. بەهۆی زۆری بەفربارینیش جم و جۆڵی گەشتیاری و بازرگانی لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران وەستاوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.